وەقسەکردنی زیاتر لە سەران پرسە بەڕێز ئێلی ئەبوعۆن بەڕێوەبەری بەرنامەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە باکوور و ئەفریقا لە پەیمانگای ئاشتی ئەمریکا لە تونسۆ لەگەڵمان دەبێت گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە پلانی چاکسازی دادوەری. بەڕێز ئێلی ئەبوعۆن ئەم کاتتان باش، ئەم هەموو ناڕەزایەتیە بۆ لە پلانی چاکسازی هەیە، ئایا هۆکارەکە ئەوەیە وەکەوترێت دیموکراسی یەخاتە ژێر هەڕەشەوە؟ پێم وابێ دوایین بڕیاری سەرۆکوەزیران نەتەنیاهۆ بۆ چاکسازی پلانی دادوەری ئەمە کارێکە کە بەڕاستی ئەوەی کە ئیسرائیل و تێڕوانین و ئیسرائیل بۆ دیموکراسی گۆڕانکاری بەسەردادێنێ، بۆیە ئەمە گۆڕانکاریەکی گەورەیە و ناڕەزایەکی گەورەشی لێکەوتوێتەوە. بەدڵنیاییەوە ئەمە پشتیوانی کراوە و با بڵێت ئەندازەکەی لەلایەن هەندێک سیاسیەوەدا ڕێژراوە کە دژی نەتەنیاهۆن بەڕاستی مەبەستم لە خۆپیشاندانەکانە. ئەمە بابەتێکی زۆر ناوخۆییشە ڕاستی کە لە نێوان پارتە سیاسیەکان و هێزە سیاسیە جیاوازەکانی ناوخۆی ئیسرائیل هەیە و ئەمە با بڵین چەندین شتی نەتەنیاهۆ وای کردو کەم خۆپیشاندانە گەورەی بەداوا بێت، تەنها چاکسازیەکە نییە. چین ئەو شتانەی تری ناتانیاهۆ چین کە هۆکاری سەرەڵدانی ئەم خۆپیشاندانان؟ پێم وابێ پێش هەموو شتێ لە چەند ساڵی ڕابردوو بینیمان کە با بڵین دۆخێکی سیاسی ئاڵۆزی ناسەقامگیر لە نێوان لە ئیسرائیل هەبوو. چەند جارێک 4-5 جار هەڵبژاردن کرایەوە، حکوومەت بە ئاسانی تەشکیل نەدەبوو و حکوومەتی هاوپەیمانیان دروست کرد و هەموو ئەمانە تەراکومیان کرد لێکەوتەکانی کۆبوونەوە. بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترە هەندێک کار بوون کە سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە ئەنجامیدا کە لە چاکسازی ئەم یاساییەوە کە ئیتر هەمووان تەقینەوە بەسەریدا و هەندێک کەیسی گەندەڵیشی هەبوو. بەڕاستی لەوانەیە ئاگاتان لێبێ کە وەک وتم هەموو ئەمانە کۆبوونەوە کەڵەکە بوون، بەڵام ئەمەشی لێکەوتەوە. ئەمە بۆ چوونی خۆمە کە هەندێک لایەنی سیاسی لە پشت ئەم خۆپیشاندانەنەوە و دایانەوەی لەسەر کاری لابدەن. بەڵێ پێتان وایە ببێتە هۆکاری دەست لە کار کێشانەوەی ناتانیاهۆ ئەم ناڕەزایەتیانە یان وا بکات ناچار بێ دەست لە کار بکێشێتەوە؟ ئەمە سیناریۆیەکە پێم وابێ دەرکردنی وەزیری بەرگری لە کارلادانی بەڕاستی شۆکێکی زۆر گەورە بۆ حکوومەتەکەی بۆ کابینەکەی نەتەنیاهۆ. هەمومان نەزانین کە ئەم حکوومەتێکی هاوپەیمانیە و وەزیری بەرگری لەوانەیە لەلایەنی زۆر سەرەکی نەبێ، بەڵام ئەندامێکی ئەو هاوپەیمانیەیە و لایەنێکی سیاسیە، بۆیە ئەمە شۆکێکی زۆر گەورە بوو بۆ کابینەکەی و بەدڵنیاییەوە لێکەوتەکانی زیاتر دەبن ئەگەر بێت و سەرۆک وەزیران پەشیمان نەبێتەوە لەو چاکسازیە دادوەریە کە دەستی پێ کردووە. من پێم وایە دەبێت دەست لە کار بکێشێتەوە، دۆخەکە خراپتر دەبێت. بەڵام بابەتێکی دیکە ئەمە دەستی سەرۆک وەزیرانیش دەگرێت بۆی کە نەتوانێت ڕوبەڕووی فەلەستینیەکان ببێتەوە. ئەو پلانێک کە هەیە بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی توندی فەلەستینیەکان ناتوانێت، چونکە خەڵکی ئیسرائیلی لەگەڵ نیە، وەزیری دیفاعی نیە، حکوومەتەکەی لەگەڵ نییە، دۆخێکی ئاڵۆزی لە ناو خۆ دروست کردووە، هیەوە نییە بتوانێت بپەرژێتە سەرەوەی کە کێشەکانی دەرەوە و بە دیاریکراوی ڕوبەڕووبوونەوەی گەزە و گروپە چەکدارەکان لەو ناوچەیە. بۆیە پێم وایە بێ کاریگەریەکی تەواوی لەس حکوومەتەکەی کردووە. چی چارەسەری ئەم دۆخە ئاکات؟ پێم وابێ بۆ دانیشتوان و خەڵکی باڵێن خۆپیشاندەرانی ئیسرائیل ئەوەی بکات دڵنیا بکرێنەوە کە سەرۆک وەزیران گوێی لێیانە، پەیامەکەی وەرگرتوون و پلانی چاکسازی دادوەری ڕادەگرێ
و دەرفەت دەدا بۆی کە لە نێوان لایەنە جیاوازەکاندا دەرفەتی گفتوگۆ بکاتەوە بۆی کە خەڵکی بۆ چوونی خۆی دەربڕێ و بگەنە سیغەیەک شێوازێکی پەسەندکراوی گشتگیری هاوبەش ئەمە چارەسەری سەرەکیە کە دەبێ هەرەوەش بکە هەرە و دەرگاشی بۆ ماوەتەوە. بەڵێ بەڕێز ئێلی ئابوعاون بەڕێوەبەری بەرنامەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە باکوور و ئەفریقا لە پەیمانگەی ئاشتی ئەمریکا لە تونس و لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ شرفەکانتان.